بسم الله الرحمن الرحیم. لە ئەڵقەی چوارەمی ئەزموونی خوێندن لە دەرەوەی وڵات باسی زانکۆکانی ئێران بە شێوەیەکی گشتیتان بۆ دەکەم و ئەو پرسیارانەی کە قوتابیان ڕۆژانە لێم دەکەن پرسیارە گشتەکان وەڵام دەدەمەوە. خۆشەویستان، من سەیری لێرە نووسیمە ئیتر ئەم قاغزە دەخوێنمەوە پرسیارانەی کە ڕۆژانە لێم دەکەن و وەڵامتان دەدەمەوە. زانکۆکانی ئێران، ئێمە لە ئێران دوو جۆر زانکۆمان هەیە. زانکۆیەکیان ئەهلیە، زانکۆیەکیان حکومیە. لە هەموو شارەکانی ئێران بە شارە با بڵێن مەحافەزەکان لە پارێزگاکان زانکۆی حکومی هەیە و ناوی زانکۆکە بە ناوی شارەکەیە. با بڵێن ئەوە هەر زانکۆیەک، با بڵێن شاری تەبرێز بۆ نمونە، زانکۆیەکەی بە ناوی تەبرێزە، زانکۆیەکی کە بە ناوی تەبرێزە ئەو زانکۆ حکومیەکەیە. زانکۆ ئەهلیەکان وەکو زانکۆی ئازادە. لێرە گوتمان دوو زانکۆ هەیە. پرسیارێکی تر کە هاتووە دەڵێ خوێندن لە ئێران بە چ زمانێکە؟ خۆشەویستان، لێرە دوو جۆر خوێندن هەیە. خوێندنێک بە زمانی فارسیە، خوێندنێک بە زمانی ئینگلیزی و فارسیە. خوێندنی پزیشکی بە زمانی ئینگلیزی و فارسیە 2 ساڵ و نیو یان 3 ساڵ خوێندنەکە بە زمانی ئینگلیزیە سەرەتا، پاشانیش دەچی بۆ خەستخانە لەگەڵ تەلەبەی ئێرانی بەیەکەوە بە زمانی فارسی دەخوێنن لە خەستەخانە. تۆ ئەو 3 ساڵێکە لە ئێرانی دەتوانانی زۆر بە ئاسانی، بە تایبەتی بۆ ئێمەی کورد، فارسی زۆر ئاسانە لەو 3 ساڵە فارسیەکی زۆر باش فێرەبی. کە چووی بۆ خەستەخانە لەوێ بە زمانی ئینگلیزی دەخوێنی و بۆ ئێمە زۆر ئاسانە. ینی تۆ لە کاتی خوێندنەکە دوو زمان فێرەبی، هەم زمانی ئینگلیزی فێرەبی، هەم زمانی فارسی فێرەبیت. پرسیارێکی ترم بۆ هاتووە دەڵێن مەرجی خوێندن چیە لە ئێران؟ خۆشەویستان، پێش ئەوەی ئەو پرسیارە وەڵام دەمەوە، ئەوە پزیشکی. خوێندنی بەکالۆرۆس بەشەکانی تر با بڵێن کۆمپیوتەرە، مێژووە، جوگرافیە، ئەوانە بە زمانی فارسیە، هەمووی بە فارسیە. بەکالۆرۆسی بە فارسیە، ماستەری بە فارسیە و دکتۆراشی بە زمانی فارسیە. بەڵام بەسەر پزیشکەکان وان نییە. بەکالۆرۆسی بە ئینگلیزی دەخوێنی 3 ساڵ، 3 ساڵەکەی تریش لەگەڵ تەلەبەی ئێرانی دەخوێنی. ئەین سەرەتاکە بە تەنها تەلەبەی خارجیە، پاشان لەگەڵ ئێرانیەکان دەست بە خوێندن کرد و کاتی دەبێت زمانی فارسی. بۆ بەکالۆرۆس ئاوایە. بۆ ماجستێر خوێندن لێرە بە زمانی ئینگلیزیە بۆ بەشە پزیشکەکان. بۆ بەشەکانی تر جگە لە پزیشکی بە زمانی فارسی گوتمان، و دکتۆراش بۆ بەشە پزیشکیەکان بە زمانی ئینگلیزیە ببورن. دکتۆرا بە زمانی ئینگلیزیە بۆ بەشە پزیشکیەکان، دکتۆرای بەسەر پزیشکیەکان. پرسیارێکی تر هاتوو دەڵێن مەرجی خوێندن چیە لە ئێران؟ خۆشەویستان، لە ئێران بۆ بەشە پزیشکیەکان بەکالۆرۆس دەبێت 85 دەبێت، بۆ توبعام بۆ ئەسنان و سەیدەلیا دەبێت 80 هەبێ، بۆ پەرستاری و مختبەر و ئەوانە تاقیگا 50 هەبێ وەرەگیری. تەلەبەی لای خۆمان زیاتر بۆ بەکالۆرۆسی بەشە پزیشکەکان دێن و بۆ ماستێری هەموو بەشەکانی تر دێن. بۆ ماستەر و دکتۆرا هەم بۆ پزیشکی هەم بۆ غیرە پزیشکی دێن دەخوێنن لێرە. بەڵام بۆ بەکالۆرۆس زیاتر بۆ پزیشکی دێن، بەشە پزیشکەکان، چونکە بەشەکانی تر هەموو لای خۆمان هەیە. ئێستا تەلەبەیەک هەبوو لێرە بەکالۆرۆسی دەخوێن لە کۆمپیوتەری. بەکالۆرۆس لە کۆمپیوتەری لەگەڵ تەلەبەی ئێرانیەکان دەیخوێن، زۆر قورس بوو، نەیتوانی خوێندنەکەی تاوەکە. بۆیە نەقلی کوردستانی کرد. ئێستا لە کوردستان بەردەوامە لەسەر خوێندن. کاتی تەقدیمکردنی خوێندن لە ئێران چ کاتێکە؟ خۆشەویستان، بۆ وەڵامی ئەو پرسیارەش لە ئێران دوو کاتمان هەیە بۆ تەقدیمکردن، مانگی 9، مانگی 2. دەبێت پێش ئەو ڕێکەوتە، با بڵێن مانگێک 50 ڕۆژ پێش ئەو ڕێکەوتە تەقدیمی خوێندن بکەی بۆ ئەوەی قبوڵت بۆ بێتەوە. دوو کاتمان هەیە بۆ تەقدیمکردن، مانگی 9، مانگی 2. کەی پرسیارێکی تر هاتووە دەڵێ چۆن دەتوانم تەقدیم بکەم؟ خۆشەویستان، تەقدیمکردن لە ئێران بە دوو ڕێگایە. دەتوانین خۆت لە ڕێگای ماڵپەڕی هەر زانکۆیەک دەتوانی خۆت تەقدیمی بکەیت. و تەقدیمێکی تریش ئەوەیە کە با بڵێن ئەو کەسانە کە ئیشی تەقدیمکردن دەکەن بۆ تەقدیم دەکەن. جیاوازی چیەکە خۆت تەقدیمی خوێندن بکەیت یان کەسێکی تر بۆ تەقدیمی خوێندن بکات؟ ئەوەیە خۆت ئەگەر فارسی بزانی
دەتوانی تەقدیم بکەی و هیچ کێشێک نەوە بە ئینگلیزیش دەتوانین تەقدیم بکەیت بەڵام ئەو کەسێک کە بۆ تەقدیم دەکات بۆ نمونە ئێستا ئەمە تەقدیم بۆ تەلەبان دەکەین هەم داشکاندن بۆ ئێمە هەیە چونکە زانکۆکە ئێمە دەناسێ و لە ڕێگای ئێمەوە داشکان بۆ تەلەبە دەکات دوو کارە ئیداریەکان کە با بڵێن بەشە ناوخۆیی تەقدیمکردن کاری ڤیزا ئیشی ئیداری ئەو ئیشانە هەموو بۆ قوتابی دەکەین ئەو ئیشانە کە قوتابی دێتە ئێرە نازانێ بۆیە ئێمە ئەو شتانەی بۆ دەکەین هەم هەرزانتر ڕادەوەستێ بۆ قوتابی کە ئێمە بۆی تەقدیم بکەم هەم ئەو ئیشانەشی لە کۆڵ دەبێتەوە و هەموو ئیشەکانی بۆ جێبەجێ دەکەین. پرسیارێکی تر بەشە ناوخۆیی بۆ کچان هەیە؟ بەڵێ بەشە ناوخۆیی هەم بۆ کچان هەیە هەم بۆ کوڕان هەیە. پرسیارێکی تر هاتووە بەشە ناوخۆیی لە زانکۆ دوورە؟ خۆشەویستان بە شێوەیەکی گشتی بەشە ناوخۆیی لە ئێران چۆنە؟ هەندێک زانکۆ هەیە بەشە ناوخۆیی نزیکە بەڵام ئەگەر بەشە ناوخۆیی نزیک نەبێ چی دەکەیت؟ بۆ نمونە زانکۆ یان پاسی بەخۆڕایی بۆ تەلەبان دەگرێت لە بەشە ناوخۆیی بۆیان تەلەبەکان دەوازێتەوە بۆ زانکۆ یاخود میترۆ هەیە با بڵێن لە تاران و تەورێز و مەشهەد و ئەوانە میترۆ هەیە زۆری شەرزانە بە میترۆی دەتوانانی هاتوچۆ بکەیت یان شتێکی تریش هەیە کە لە ئێران سیستەمی پاس لە هەموو شارەکان هەیە و ئەو پاسان دەتبا بۆ زانکۆکە با بڵێن ئەگەر دوور بێ پاس هەیە با بڵێن پاسی پارێزگاکە هەیە دەتبا بۆ زانکۆ کەواتە کێشەی هاتوچۆ نابێت لە ئێران زۆر ڕاحەت دەتوانانی بچی ئاسان دەتوانانی بچی بۆ زانکۆ بگەڕێەوە. هەندێک دایک و باوک دەترسێن منداڵەکانی تووشی جگارایی هەم مەوادی مخەدیر و ئەو شتانە بن چونکە دەڵێن ئێران ئەو شتانەی زۆرە. خۆشەویستان من تەلەبەم بینیوە بە تەکە پاکەتی لە کوردستان هێناوە لێرە کێشاویەتی لە عێراق فێرە جگارە کێشان بووە دایک و باوکی وازان لە خوێندنەکە فێرە جگارە کێشان بووە شتی وان نییە ڕاستە لێرە ئەو شتانە هەیە بەڵام ئەگە تەلەبەکە خۆی نەیەوێ خۆی بە دوایدا نەچێ ئەسلەن ئەو شتانە سەر لە ژوورەکەی ئێمە تەلەبە هەیە جگارە دەکێشێت تەلەبە هەیە جگارە ناکێشێ بەڵام خۆشبەختانە تەلەبای بەشە پزیشکان کە خۆشم بە پزیشکی دەخوێنم زۆربیان کوڕی زۆر باشن ڕاستە جگەرە دەکێشن بەڵام مەوادی مخەدیر و ئەو شتانەیان نییە و برادری خراپیان نییە حتا کوڕێکمان لەگەڵە بەڕاستی غەڵەتی هەبوو لە لای خۆمان لە کوردستان ئێستا هاتووە بۆ ئێرە تۆبێ کردووە ئەسلەن کوڕی زۆر باشە بەڕاستی بۆیە ئەگەر کەسێک بە دوای لێرە هەر شتێکت بێ دەتوانی دەستت بکەوێ بەڵام ئەگەر خۆ لە دوای شتی خراپ نەبی بەڕاستی شتی خراپ نایەتە ڕێت. پرسیارێکی تر نرخی خوێندن چەندە؟ خۆشەویستان نرخی خوێندن زانکۆیەک بۆ زانکۆیەکی تر فەرق دەکات بۆ نمونە لەم ماوەیە قوتابێک داوای لەمە کرد کە قبوڵی بۆ وەرگرم گوتم وەرە لە زانکۆی تاران بخوێنە زانکۆیەکی باشە و لە هەموو زانکۆکان باشترە و ئاوە بۆم باس کرد گوتی نرخەکەی چەندە لە تاران نرخی پارەی خوێندن بە گوێرەی دەرەجەیە قوتابێکە 88 هەبوو 88 دەبێت ساڵانە 6 گەڵا بدا 6 وەرەقە بداتن بەڵام لە شاری ئورمیا 42 وەرەقەیە گوتم لە تاران 6 وەرەقەیە لە ئورمیا 42 وەرەقەیە هەمان پزیشکی هەمان پزیشکی گوتی من دەمێت لە ئورمیا بخوێنم چونکە بۆ من زۆر 6 وەرەقە بۆیە لە ئورمیا هەمان پزیشکی خوێن باش 42 وەرەقە ئێستا قبوڵی وەرگرتووە دەیەوێت لە ئورمیا دەست بخوێندن بکە کەواتە زانکۆیەک بۆ زانکۆیەکی تر هەمان باش پارەکەی فەرق دەکات. پرسیارێکی تر هاتووە ئایا پارەی بەشە ناوخۆیی لەگەڵ پارەی خوێندنە؟ خۆشەویستان بە شێوەیەکی گشتی لە ئێرە پارەی بەشە ناوخۆیی جیاوازە لەگەڵ پارەی خوێندن زۆربەی زانکۆکان بۆ هەر مانگێک دەبێت $100 بدەیت بە زانکۆکە بۆ بەشە ناوخۆیش گوتمان هەموو پێداویستەکانی تێدایە ئەنتەرنێتی تێدایە ئاو کارەبا و غاز و متبەخ و شامپۆی قاپششتن و لالونی زبڵ و ئەوانە دەدەنێ ئەو خزمەت گوزارێنێ تێدایە ماگانە $100 دەدەیت زۆربەی زانکۆکان ئاوایە وە پارەی خوێندنیش بە جودا دەدەیت. پرسیارێکی تر پێویستیەکانی خوێندن چییە؟
خۆشەویستان پێویستی خوێندن بۆ بەکالۆریۆس بۆ هەموو خوێندنەکان لە ئێران دەبێ چەند شتێک هەیە بۆ هەموو خوێندنەکان دەوێت بۆ نمونە پاسپۆرتەکە دەبێت ساڵێکی مابێ بەسەرچوو بێ ئەگەر 6 مانگی ماوە بڕۆ پاسپۆرتەکە تازە بکەوە ڕسم و ئیمێل و ژمارە مۆبایل ئەوانە هەموو خوێندنێک دەیەوێت بەڵام با بڵێن بۆ بەکالۆریۆس شەهادەی پۆلی 12 دەوێت بە زمانی ئینگلیزی و تەزدیق کرابێت لە وەزارەتی دادی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی خوێندنی وەزارەتی پەیوەندەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان خۆشەویستان خوێندن لە ئێران هیچ وەزارەتێک حکوومەتی عراقی ناوێت هەموو ئیشەکان لە لای خۆمان دەکرێت پێویست ناکە بچی بۆ بەغدا ئەوە بۆ بەکالۆریۆس بۆ ماستەر پێویستی بە شادی پۆلی 12 هەیە بە زمانی ئینگلیزی و تەزدیقش کرابێت بۆ وا پێویستیشی بە شەهادەی زانکۆ هەیە کە بە زمانی ئینگلیزی و تەزدیقش کرابێت لە وەزارەتی داد و پەیوەندەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خوێندنی دکتۆراش خوێندنی دکتۆرا چی دەوێت گوتمان هەموو پاسەپۆرتی دەوێت بۆ هەمیان شەهادەی زانکۆی دەوێت شادەی ماستەری دەوێت کە ئەوانش تەزدیق کرابێت بە زمانی ئینگلیزی لە وەزارەتی داد و پەیوەندەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان وە با بڵێن بۆ ماستر پەڕێک هەیە دەدانی پڕی دەکەیەوە ئەوە شتێک نییە با بڵێن دەن بۆچی هاتی بۆ ئێرە بۆچی دەخوێنی ئەو شتانە شتێکی زۆر ئاسانە دەتوانانی هەر ئەو کاتی پڕەکەی بۆ پڕکەوە یان شتێکی وای ناوێت ینی ئاسانە ئەو شتانەی تر کە با بڵێن ئەوەی کە زەروری پاسەپۆرتە و لەگەڵ ئەو شەهادانە خۆشەویستان هەندێک تەلەب هەیە دەڵێ دەکرێت بە زمانی ئینگلیزی نەبێت شەهادەکەم سەر لەم ماوەیە قوتابیەکم هەبوو شەهادەکەی دەرنەچوو بوو بە زمانی ئینگلیزی بە ئەو شەهادەیە کە وەرگرت بۆ پۆلی 12 هەر بۆ تەقدیمم کرد بۆ خوێندن بەڵام زانکۆکە ڕەتی کردەوە گوتی من ئەو شەهادەیە قبول ناکەم دەبێ شەهادە ئەسلەکەم بۆ بینی بە ئینگلیزی بێت تەزدیقش کرابێت لە وەزارەتی عەدل و پەیوەندیەکانی دەرەوە بۆ هێزارێکی تر ئەو شەهادەمان بۆ زانکۆ ناردەوە اینجا قبولی کرد لەبەر ئەوە دەبێت تەزدیق کرابێت بە زمانی ئینگلیزیش بێ پرسیارێکی تر خواردنی ئێرانی ناخۆشە و بێخوێ و ناخورێ و نازانم چی سەرەتا ڕاستە عادەتی ئێرانی لەگەڵ ئێمە فەرقی هەیە خواردنیشیان هەندێک جیاوازە تامی لەگەڵ ئێمە جیاوازە بەڵام دەتوانی ڕابێ من سەرەتا هاتووم بەڕاستی زۆر خواردنی ئێرانم حەز لێ نەبوو ئێستا ڕاهاتووم بسمە هەر شوێنێک خواردنی ئێرانی هەبێ ئێرانی دەخۆم حەزم لێ ینی خواردنەکەشیان خۆشە ینی ناخۆش نێ بەڕاست بەڵام سەرەتا کادا ڕاهات کە دەی بۆ ئێرە ڕانەهاتوو لەگەڵ خواردنەکەیان دواتر دەتوانێت ڕابێ وە خۆشەویستن ئەگەر خواردنی ئێرانیش نەخۆی فاسفود هەیە بۆ نمونە لە فەیسینگ هەیە فەلافل هەیە پیتزا هەیە هەمبەرگر و کنتاکی ئەو شتانە هەیە وەکو لای خۆمان ئەو شتانە لێرەش هەیە ئەگەر ئەو شتانەش نەویست دەتوانانی خۆت لە خواردنێک لە بەشە ناخۆیدا ئامادە بکەیت مەتبەخی لێ و بۆ خۆ دەتوانانی شتێک ئامادە بکەیت ینی زۆر کێشە نییە خواردن بەڕاستی مەسروفی خوێندن چەندە خۆشەویستان پێش ئەوەی ئەو پرسیارەتان وەڵام بدەمەوە من دوێنێ شەو لەگەڵ ئەو تەلەبانەی کە لە ژوورەوە بەیەکەوەن لێم پرسیین گوتم ئێوە مەسروفتان چۆنە یەکە گوتی من $100 سەرف دەکەم یەکە گوتی من $150 سەرف دەکەم تەلەبەیەکی تر کە زۆر پارە سەرفەکە گوتی من $200 جاروان زیاتر سەرفەکەم بە شێوەیەکی گشتی تۆ ماگانە ئەگە پارەی زیاد سەرف نەکەی دەتوانی بە $100 با بڵێن بەشت دەکە $100 بەڵام ئەگەر خواردن لە دەرۆ زیاد بخۆی و سەفەر و ئەشتانە بکەی لەوانەیە بە $150 ماگانە دەربچی ینی $100 دەتوانی لێرە بژی ماگانە بەڵام ئەگە زیاتریش سەرف بکەی دەبێتە $150 تەلەبەیەک کە پارەی زۆرە $200 سەرف دەکەی ئیتر کەوتووە زیاتر بەسەر خۆت بەڵام بە 150,000 کە دەکات $100 دەتوانی لێرە بژیت پرسیارێکی تر سکۆلەرشیپ هەیە بۆ عێراقیان خۆشەویستان سکۆلەرشیپ بۆ عێراقیان نییە ئەگەر حەجبی زۆر کەمە زیاتر سکۆلەرشیپ لە ئێران بۆ تەلەبەی ئەفریقیا ئەو دەوڵەتانی کە پارەیان نییە دێنێ ئێرە بە سکۆلەرشیپ دەخوێنن بەڵام بۆ عێراقیان زۆر کەمە ینی تاوەکو ئێستا من 2 تەلەبم بینیوە سکۆلەرشیپی وەرگتووە زیاتر دەبێ پارە بدەی بە پارە لێرە بخوێنی باشترین زانکۆکانی ئێران کامەیە بە ڕای من باشترین زانکۆکانی ئێران
زانکۆکانی تارانن. زانکۆکانی تارن هەم ڕانکیان بەرزە، هەم بە زمانی ئینگلیزی دەخوێنن، زیاتر بە زمانی ئینگلیزی دەخوێنن، ئوستادەکانیان زۆر زیرەکە و زانکۆی زۆریشی لێ. بۆ نمونە زانکۆی علوم پزیشکی تاران، زانکۆی ئیرانی هەیە، زانکۆی شەید بەهەشتی هەیە و زانکۆی تریشی هەیە، زۆر زانکۆ هەیە. علامە تەباتەبایی هەیە و زانکۆی ئەمیرکەبیری هەیە، زانکۆی زۆر هەیە لە تاران و زانکۆی زۆریش باشن. پرسیارێکی تر کەی دەوام دەست پێ دەکات لە ئێران؟ خۆشەویستان، پەیوەندی قوتابی لەگەڵ زانکۆ لە ڕێگای ئیمێلە. پێویست ناکە تۆ مشەوەش بی، پێویست ناکە تۆ خەمی ئەوەت بکەی قبوڵت بۆ دێتەوە. زانکۆ پەیوەندی پێوە دەکات لە ڕێگای ئیمێل. تۆ دەتوانانی ڕۆژانە سەیری ئیمێلەکەت بکەی، بزانە ئیمێلت بۆ هاتووە، قبوڵت بۆ هاتووە، پێت دەڵێک چ ڕۆژێک دەوامان دەست پێ دەکات. ئەگەر تۆ پێت دەڵێک کەی با بڵێن ڤیزەت بۆ دێتەوە، هەموو شتێک لە ئیمێلەوە بۆ دێت، پێویست ناکە خۆت زۆر سەقلەت بکەی بڕاستی. پرسیارێکی تر کەی قبوڵم بۆ دێتەوە؟ خۆشەویستان، من ئێستا کە قوتابیم ینی قبوڵ بۆ تەلەبان وەرەگرم، نازانم کەی قبوڵ دێتەوە. قبوڵ تەقدیمکردن بە ئۆنلاینە و زانکۆکە بە ئۆنلاین قوتابیەکە ئاگادار دەکاتەوە، پێت دەڵێ ئەمە قبوڵەکەت بۆ هاتەوە، یعنی خۆی زانکۆ بۆ تەلەبەکە بە ئیمێل دەینێری. بۆیە زۆر یعنی مشەوژمە بن تاوەکو قبوڵەکەتان بۆ دێتەوە. پرسیارێکی تر ئەوانی مۆزەفن چۆنە؟ خۆشەویستان، یەکەم جار ئەو تەلەبانەی کە مۆزەفن، ئەو کەسانی کە دەیانەوێت بخوێنن مۆزەفن، سەرەتا دەوێت بچی بزانن لە وەزارەتەکەی خۆت ڕێگای خوێندنت پێ دەدەن یان نا. یان هەندێک مۆزەف هەیە با بڵێن دەیەوێ بۆ نمونە پەرستارە دەیەوێت بێ پزیشکی بخوێنێ، سەیریکە ئەگەر تەعدی شەهادەت بۆ ناکەم، پێویست ناکە خۆت ماندوو بکەی، سەرەتا لە وەزارەتەکەی خۆت بڕۆ وەزارەتەکەی خۆت بڵێ من دەمەوێت ئەو بەشە بخوێنم. ئەگەر ڕێیان پێ بدای و گوتیان ئۆکەیاندایە، گوتیان دەتوانی بخوێنی، تۆ ئەو کاتی وەرە ئێمە قبوڵت بۆ وەرەگرین. لێرە زۆر زۆر ئاسانە. بەڵام قوتابی هەبووە، بەشێکی پزیشکی بووە، هاتووە لێرە پزیشکی گشتی خوێندووە، ساڵێکیش خوێندووە، بەڵام سەیری کردووە حکوومەتی هەرێم مۆزەف بووە، حکوومەتی هەرێم ئەو شەهادە قبوڵ ناکات، بۆیە بە ناچاری دوای ساڵێک هاتووە وازی لە خوێندەکەی هێراوە. اینجا بۆ ئەوەی ئێوەش تووشی ئەو کێشەیە دەبن، سەرەتا لە وەزارەتێکی خۆتان بزانن ئەو خوێندنەی ئێوە دەخوێنن ئیجازەی خوێندنتان پێ دەدەن. ئەگە پێیاندان لێرە زۆر ئاسانە دەتوانن لێرە بخوێنن. پرسیارێکی تر ئەگەر ناجع نەبیم چی دەبێ؟ با بڵێن لە سمیستەرێکە ناجع نەبین. خۆشەویستن، ئەو تەلەبانەی کە ناجع نابن، بۆ زانیاریتان هەر تەلەبەیەک بخوێنێ دەتوانێت لێرە ناجع ببێ. هیچ تەلەبەیەک نییە بڵێ من دەخوێنم و ناجعیشدا مشتی وان نییە. بەڵام ئەگەر ناجع نەبووی، ئەوە بۆ سمیستەری داهاتوو دەرسی کەمترت دەدەنێ. ئەو دەرسێکی کەمترت دانێ دەرس لە کۆتایی دەبینێت و دەبێت سمستەری زیاتر وەرگری. هەر سمستەرێکی زیاتر وەرگرت دەبێت پارەی سمستەرەکە جارێکی تریش بدەین. یعنی بۆیە هەوڵ بدەن کۆرسی یەکەم دەربچن، یەکسەر ناجع بن، بۆ ئەوەی کۆرسی ترتانێتە سەرێ و پارەی زیاتر نەدەن. لێرە خوێندن ئاوایە. پرسیارێکی ترم بۆ هاتووە ئایا دەتوانم خوێندن نەقلی کوردستان بکەم یاننا؟ بەڵێ، قوتابیمان هەبووە لێرە خوێندوێتی، با بڵێن 2 ساڵ 3 ساڵ لێرە خوێندوێتی یان ساڵێک خوێندوێتی و پاشان نەقلی کوردستانی کردووە. ئێستا لە کوردستان درێژە بە خوێندن دەدات. پرسیارێکی ترم بۆ هاتووە دەڵێ ئایا من دەتوانم بە خێزانەوە بێم بۆ خوێندن لە ئێران؟ بەڵێ خۆشەویستە، ئەوانەی خێزاندارن دەتوانن بێن لێرە بە خێزان و ماڵ و منداڵەوە دەتوانن لێرە ئیقامە وەربگرن و بەردەوا بم لەسەر خوێندن. بەڵام شتێکی تر هەیە لێرە بەشە ناوخۆیی نییە بۆ خێزانە، بۆ خێزان با بڵێن بەشە ناوخۆیی تەنها بۆ سەڵتە. بۆی ئەگەر هاتی بۆ ئێرە بۆ خوێندنی لەگەڵ خێزان و منداڵت دەبێ لێرە شوقە بەگری بکرێ بمینەوە لە شوقە. ئەوە پرسیارەکان بە شێوەیەکی گشتی. خۆشەویستان، ئەو پرسیارانە کە نووسی بووم لێرە هەموو وەڵامدانەوە. هەر پرسیارێکی ترتان هەبوو، هەر شتێک ترتان ڕوون نەبوو، بە تایبەتی لە ئێران، چونکە من لە ئێران دەخوێنم، نامم بۆ بنێرن لە واتسئاپ لە ماسنجەر بەسەرچاو وەڵامتان دەدەمەوە. زۆر سپاس.